گۆڕانکاریەکانی کەش و هەوا لە جیهان مەترسی جددین و هاوتەریب لەگەڵ سیاسەتی ئاوی وڵاتانی دراوسێ و ئیدارەدانی هەڵەی ئاو لە ناوچەکە گوشارێکی زۆری لە سەرژیان و ژینگەی مرۆڤ و سەرچاو ئاویەکان دروست کردووە. بە شێوەیەک کاریگەریەکانی ئەم گۆڕانکاریانە جگەل لەسەر ژینگە و ئاو هەوای ناوچەکە کاریگەری لەسەر ڕێژەی ئاوی پاک و ئەمبارەکانی ژێرزەوی بەجێهێشتووە. بە ئەندازەیەک لەم ساڵانی کۆتاییدا ئاوی ژێرزەوی لە ناوچەکە بە شێوەیەکی بەرچاو دابەزینی بەخۆیەوە بینیوە و سەرچاوەکانی ئاوی سەرزەویش بە هۆی وشکە ساڵیەوە وای کردووە کێشە بۆ دابینکردنی ئاوی پاک بە تایبەت لە هاویناندا دروست بکات. دەمەوێت زانیاری وەربگرن لەسەر استراتیژەتی حکوومەتی هەرێمی کوردستان لە دابینکردنی ئاوی پاشی سەرزەوی و ژێرزەوی بەبەسمان بەرنامەیە تایبەت بکەین بە هەنگاوەکردەیەکانی جێبەجێکردنی پلانی پێشوەختە لە شارەکانی هەرێمی کوردستان بۆ دابینکردنی ئاوی پاک و لە هەمان کاتیشدا بۆ فراوانکردنی ڕێرەوە ئاویەکان و ئاوەڕۆکان بۆ ڕێگرتن لە دروستبوونی لافاو لە ناوەی شار و شارۆچکەکان. بەخێر بێن بۆ بەرنامەی هەنگاوینەوە. دووبارە سڵاو. دەمەوێت زانیاری وەربگرم لەسەر ژمارەی هاوبەشانی ئاو لە هەرێمی کوردستان و میکانیزمی دابینکردنی ئاوی پاک و ڕەوشی پێدانی ئاوی پاک و مەترسیەکانی وشکە ساڵی، هەروە هەنگاوەکانی حکوومەت بۆ چارەسەرکردنی سێکتەری ئاو، پلانەکانی ئێستا و داهاتویان بۆ ڕێگرتن لە مەترسیەکانی کەم ئاوی. ئەمیش بە میوانداری بەڕێز ئاری ئەحمەد بەڕێوەبەری گشتی ئاو ئاوەڕۆی هەرێمی کوردستان. کاک ئاری بەخێر بێ. ئەمەوێت لەسەرتا لەسەر هاوبەشانی ئاو لە هەرێمی کوردستان زانیاری وەربگرم. بەکارهێنەرانی ئاو لە هەرێمی کوردستان ژمارەی هاوبەشانی ئاو زیاتر لە 1 ملیۆن هاوبەشمان هەیە کە 1,400,000 هاوبەشە، تێیدا 704,000 هاوبەش پێوەریان بەستوە و 310,000 پێوەریان نەبەستەوە، واتە نزیکەی سەدان 70 ئەمانە چێن کە پێوەریان بەستوە و ئەمانە بۆچی پێوەریان نەبەستەوە. زۆر سپاس. ژمارەی هاوبەشامە ئێستا کە 1,400,000 تاکو و مانجی دوی ساڵی 2022 و ژمارە لە زیادبووندایە بە شێوەیەکی بەردەوام لەگەڵ دەستپێکی پرۆژەکە لە ساڵی 2018 تقریبان بە 600,000 دەست پێ کرد. ئێستا بە تەوقعیما ئەو ژمارەیە دەگاتە نێژی 1.5 ملیۆن. ئەوانەی کە پێوەری ئاویان بەستاوە بە دوو مەرحەلە بووە. مەرحەلەی یەکەم لەڕێی پرۆژەیەکەوە 3 جۆر پێوەر دەبەسترا لە هەرێمی کوردستان لە ساڵی 2015 تاکو ناوەندی 2016 بە حدودی کەمێک کەمتر لە 500,000 پێوەر بەسرا. دواتر ئەو 204 یان ئەو سەروی 200,000 پێوەرەی کە بەسرا لە ساڵی 2018ەوە لە ڕێی ئەوەی کەوە زاریشکە پرۆژەکە بە شێوەی بازاری ئازاد و 5 زۆر پێوەر ئێستا کە لە بازارەکان هەیە بەجێری ئەو ستاندەراتانی کە بەڕێوەبەرەتی گشتی ئەو ئاوڕۆ بەڕێوەبەرەتەکانی ئەو پشتیان پێبەستایە ئەو گەیشتە ئەو ژمارەیە. ئەو هاوبەشانی کە ئێستا پێوەریان نەبەستووە چۆن مامەڵەیان لەگەڵ دەکرێت؟ بۆ نمونە ئەمانی کە پێوەریان بەستووە دواتر ئەچینە سەری بە پێی سەرفکردن و خەرجکردنی ئەو مامەڵی لەگەڵ دەکرێت و حسابی پاریان بۆ دەکرێت. بۆ ئەمانە چی؟ بەێ بۆ 310,000 هەیە و ئەوانەیە کە تاکو ئێستا کە پابەند نەبووینە بە بەستنی پێوەری ئاو ئەوانی پێوەری ئاویان بەستایە بە شێوەی تەساعودیە و بەڵام ئیوانە بە شێوەی مەقتوعە مانگانە بڕێک پارە وەردەگیرێتن مقابل بەوەی کە پێوەری ئاویان بەستایە. مەقتوعەکە چەندە پاریان؟ بەڵێ تاکو ساڵی 2021 لە 2018 ڕێنمایی ژمارەیەکی خوێندنەوەی پێوەری ئاو کۆکردنەوە ینی زیبایی پارەی ئاو دەرچوو. ئەوانەی کە پێوەری ئاویان نەبەستا بوو تاکو سێمانجی یەکەم مانگانە 100,000 دینار وەردەگیرە. دواتر دوای سێمانکەی مانگانە دەبۆ 200,000. بەڵام لە ساڵی 2021 لە دوای هەموارکردنەوەکەی ئەوانەی کەوە شوێنی نیشتەجێبوون یان ماڵ بوو و مانگانە 100,000 و 200,000 بوو ئەوە کرا 80,000 و تاکو ئێستا هەنگاوەکانی ئاسانکاری بۆ هاوڵاتیان بۆ نمونە هاوڵاتێک نەیبەستووە تر ئەم ڕێژە کەڵەکە بۆی قەرزەی لەسرە ڕێژەیەک ئەگەر 100,000 حسابکە وەکو خۆت فەرمووت ڕێژەیەکی زۆرەکات. ئەگەر ئەم بچێت ئێستا پێوەر بەستێت لەم کابینەیەدا و لە ئێستا چۆن کار ئاسانیتان بۆ کردووە هەنگاوەکان چین بۆ ئەوەی قستێک لەسەری بێتە قست یان پارەکەی کەم بێتەوە بتوانێت پێوەر بەستێت. بەڵێ تاوان چەند بابەتێک هەیە لەو بابەتانە. یەکەمیان بابەتی داشکاندن 115 بۆ هەردوو بابەتیان دەبێت. ئەوانی پێوەریان بەستایە ئەوانی پێوەری ناویان بەستایە. بەڵام بۆ ئەوانەی کە پێوەری ئاویان نەبەستایە دوای ئەوەی کەوە داواکاریی زۆر هەبوو لەلایەن هاوڵاتیان و وەلایەن یەکە ئیداریەکان و لە سەندی لایەنی دیکە بەوەی کەوە 80,000 زۆرە و بەشێکی هاوڵاتیان ناتانن پێوەری ئاو بەسن حکومیەوە 80,000 یان پارێکی زۆریان لەسەر کۆبوویتەوە. بۆیە ئێمە دیراسەیەکمان ئامادە کردووە لە مانجی دوی ئەو ساڵەکە پێشکەشمان بە ئەنجومەنی وەزیران کرد و بە خۆشحاڵیەوە لەلایەن سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران ئەو بابەتە دیراسە کرا و ڕەزامەندی لەسەردرا. ئەویش هەر هاوڵاتیەک ئەگەر پێوەری ئاوی نەبەست یان هەر هاوبەشێکمان پێوەری ئاوی نەبەستا بێتن پابند بێتن بە وەسانی پێوەری ئاو بەستن
ئەو 800,000 کە لەسەری کەلەکە بووە بۆ سنتەری شارە گەورەکان مانگانە 175 داشکانی بۆ دەکرێت لە 800,000 دەبیتە 20,000 دینار یعنی بۆ هەر مانجێک لە 800,000 بۆی دێتە 20,000 دینار مەرجێک پارەکە هەمووی دەفع بکات بۆ دەرەوەی شار بۆ دەرەوەی شار تەنها 10,000 دینار هەر هاوڵاتێک ئێستا بیوێت پێوە بەسێت ئەم قەرزە کەڵەکە بوانی کە لەسەرەتی بۆ هەر مانجێک کە پێشتر 800,000 بۆ ئێستا بۆی بۆتە 20,000 دینار شار سنتەری شار دەرەوەی شار 10,000 دینار. سلایدی دووەم بەکارهێنانی ئاو لە هەرێمی کوردستان ستاندەری جیهانی 200 بۆ 250 لیتر ڕۆژانە بۆ هەر هاوڵاتێک بۆ هاوڵاتێک لە هەرێمی کوردستان ئێوە چەند دەدەن 370 بۆ 400 لیتری ڕۆژانە کە 60% زیاترە لە ستاندەری جیهانی ئەمە بەشی خەڵکەکات و مێت کۆمنت تو لەسەر بزانم بۆ لەوێ 200 بۆ 150 بۆ 370 بۆ 400 بەێ تاکەدەری ستاندەراتی جیهانی ئەمە زیاتر پابندین بۆ وڵاتانی دەوروبەرمان 200 تا 250 لتر لە وڵاتانەی کەەوە هەمان کەش و هەوایان هەیە و هەمان کەلچەری ژیانیان هەیە لە وڵاتانی دەوروبەرمان 200 تا 250 لتر دانرا بۆ هەر هاوڵاتیەک ئەوەی لە هەرێمی کوردستان هەیە بە تێکرا نێوان 350 تا 370 لە هەندێک شوێن دەگاتە 400 لتریش ئەو دابین دەکرێت بگرێت لە هەندێک شوێن دەتوانین تااقەتی دابینکردنی ئاومان هەیە تا 500 لتریش بەرام لە شوێنێک بۆ شوێنێک دەگۆڕێتن ئەو بابەتە بە شێوەیەکی تێکرا ئینتاجی ئاو لە هەرێمی کوردستان کە 2 ملیۆن و تقریبا 620 تا 2 ملیۆن 640,000 متر سێجایە لە ڕۆژێکدا ئەگە دابەشی هاوڵاتیانی هەرێم بکەیت 350 تا 370 لتر بەجێری هەبوون و نەبوونی کارەبا و ئەم ڕێژێش دەتوانین برێن لە نێوان 130 تا 140 لە هەندێک شوێن دەگاتە نێوشی 100 زیاترە لەوەی کە بەکارهێناران بەشێوێکی 60 ستاندەر دەکەێت بڵێ سلایدی کۆتا سلایدمان لەسەر بەکارهێنانی ئاو بە پێی لە بەرامبەر پارەدا لێک متر بۆ 5 متر سێجا ئێوە 50 دینار لە هاوبەشان وەردەگرن کاتێک دەڵێ 1 بۆ 5 متر بۆ ئەوەی تۆزێک ڕوون بێت ینی 5 متر سێجا کاتە چەند با بە بەرمیل بیپێوی بۆ نمونە ئێمەی هەرێمی کوردستان ئاشناین بە بەرمیل ئەوەی کە 200 لتریە چەند بەرمیل لە کاتەم بەێ هەر 1 متر سێجا 1000 لتر دەکات 5 بەرمیلی 200 لتری ئەو هەڵگەر بێت و 5 متر سێجا بەکاربێنێت پارەکەی چەندە لەسەر 1 متر 50 دینار 5 متر دەکات 250 دینار کە ناکە پارەی فاتورەکەی ینی ناکە پارەی ئەو وەسلەی کە کۆمپانیا ئەمە لەسەر پێوەرەکان دیار دەکرێت 1 بۆ 5 دینارە 5 بۆ 15 150 دینارە هەروەها 15 بۆ 300 دینارە و 30 بۆ 6 متر سێجاش 450 دینارە هەروەها سەروی 6 متر سێجاش 600 دینار ئەمەیان زیاتر با لەسەری بوەسین چکە زۆر قسە لەسەر خراپی بەکارهێنانی ئاو دەکرێت باسیەوە دەکرێت کە ئاو بەدڵی خۆیان دەکەنەوە تەوافیان لەسەر نەبەستووە تر ئەگەر ئەم ڕێژێ زۆر زیاد بکات 6 متر سێجا بەرەوسەرەوە 600 دیناری بە حساب دەکرێت ئەمە چۆن ئەگەر بۆ تامان هەتاکو 6 متر سێجا کە زۆرترین بەکارهێنانی هەر ماڵێکی معدەلی بەکارهێنانی مارەکە کە دەکات 2000 لتر هەتا ئەگەر حسێبی ئەوەی کرا ئەگەر دوو فێنکەرەوەش لە هاوین بەکاربیێنیت کە نابگاتە ئەو ڕێژەیە کە ڕۆژانە 2 متر مکعبیان 2000 لتر بەکاربێتن تاکو 450 دینار لە هەر متر مکعبش 450 دەبێت یعنی تەراکمیەکەی هەموو دەکات 19750 دینار ئەگەر شێستی بەکاربێنێت سەروی شێست دەبێتە 600 دینار و ئەو ژمارەیە بەردەوام دەبیتن تاکو دەکاتە 45,000 5,000 بۆ ینی بۆ ئەوەی لای هاوڵاتیان ڕوون بێت ینی قسە لەسەر ژمارە بکرێت دەکاتە چەند پارە بۆ نمونە کاتێک کە ئەم هاوڵاتی ئەم هاوبەشە ئەو هەندە پارە سەرفەکات ئەگەر زۆر زیاتر سەرفکات لە 5,000 زیاتر لێوەرناگرێت لە 5,000 زیاتر وەنایەتەوە یعنی تقریبا نێژی دەکات 102 تاکو 103 متر سێجا ئەوەندە متابعەتان کردی لە هەرێمی کوردستان هاوبەشان لە کام حەقلن لەمانە بەێ دەتوانین چەندی شکات یعنی ئەگەر بە پارە پێیان بڵێ بەێ دەتوانین برێن زۆربەی هاوبەشانمان ئێستاکە کە معدەلی بەکارهێنانیان لە نێوان 10,000 تاکو 15,000 بە شێوەی معدل بە هەموو وەرزەکان وەرگین لە نێوان 10,000 تاکو 15,000 ئەگەریش لە کاتێکدا پێوە نەبەستێت 8,000 ئەگەر پێوە نەبەستن 8,000 دەرفەتم پێ بدە پێکەوە پاکێجێک بینێت دواتر پرسیار لەسەر ڕەوشی ئاو زۆرە پێکەوە دەبین فەرمو یەکێک لە استراتیژیەتی حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی لە کابینەی نوێم بۆ دابینکردنی ئاوی پاک لە نێوان ئاوی سەرزەوی و ژێرزەوی بووە ئەوەش لە کاتێکدایە کە زۆر جار گوێمان لە پسپۆڕان دەبێ کەوا شەڕی داهاتووی جیهان شەڕی ئاوە گرنگیەکەی لە گرنگی نەوت و بەرهەمە هاوشێوەکانی بە زیاتر دادەنرێت لە هەرێمی کوردستاندا ملیۆنێک و 14,000 هاوبەشی ئاو هەیە لەو ژمارەیە لە 170یان پێوەری ئاویان بەستۆ کە دەکاتە
704,000 ئەوانەی پێوەریان بەستووە 310,000 ئەوانەی کەوا پێوەریان نەبەستووە لە ساڵی 2021دا بە بڕی 170 میلیارد دینار ئاوی خاوێن گەیشتووە بە ماڵی هاوڵاتیان و تەنیا 42 میلیارد دینار داهات کۆکراوەتەوە. هاوڵەتیان بەگشتی 400 میلیارد دینار پارەی ئاو قەرزارن لە هەرێمی کوردستاندا. لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستاندا و بەلەبەر چاوگرتنی دۆخی دارایی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و لە پێناو بەرژەوەندی گشتی بەپێی ڕێنمایی دارایی ژمارە 4 ساڵی 2022 لێخۆشببوونی لە 115 خەرزی ئاو بۆ هاوبەشانی ئاو تاوەکو نۆی 6 2022 بەردەوام دەبێ بۆ ئەوەی هاوڵاتیان بارسووکیان بۆ دروست ببێت. بۆ تەمادەیەکی دەسم بۆ هەڵبژانی هەستی هاوڵاتی خۆی داشکانەکە 90 ڕۆژی پێڵەن کالندەردەی بووە یعنی ڕۆژانی تەقویمیە و لە 9 6 2022 کۆتایی پێدێ بە هیواین ئەگەر وەزارەتی دارایی وەزارەتی شارەوانی لوتفکەن درێژیش بکەنەوە لە ساڵی هاوڵاتیان شتێکی باشە چونکە پەنجەرەی وەرگرتنی پارەکان ئیسپاتیەکە کە خەڵک لەگەڵ هەموو داشکانێکە بەڕاستی تەوژمێکی باشە بۆ دانەوەی قەرزەکان بەنسبەت پلانەوە بەڕاستی پلانی ئێمە کۆمەڵی کێشەیەست لە سەر و هەمویانەوە نەبوونی بودجێی بەردەستی پێویست نەبوونی بودجێی لە ناکاو بەڕاستی نەبوونی دەسەڵاتی ئیداری یاسایی و هەروەها ژمێریاری یعنی هەموو بوارەکانی دەسەڵاتەکان لای ئێمە زۆر کەمە ئێمە محەبتەکانمان وەزعیان باش نییە چ دوکانی یەک چ دوکانی دوو سەرچنار وەرزیە تە لە هاوینە ئەو بڕائاوەی کێسە دابینیەکە ئەگاتە کەمتر لە نیوەش کە دابینیەکە لەبەرەوە ئەمانە کۆمەڵی کێشن بەڵام بەعام ئەگەر هەنێک یارمەتی بەسیتیش نەیرین لەوانەیە کێشە دروست بێت. لە ماوەی ڕابردوودا لەلایەن ژمارەیەک پەرلەمانتار و میدیاوە هانی هاوڵاتیان دەدرا کە پابەندی بەستنی پێوەری ئاو نەبن یان ئامێری پێوەرەکەیان لێ بکەنەوە کە ئەمە زیان بە سامانێکی گرنگی نیشتیمانی دەگەیەنێ. تا ئەم ساتەش لە سنووری بەڕێوەبەرایەتی ئاوی سلێمانی لە 183 هاوبەشان پێوەری ئاویان بەستووە. سەبارەت بەو ماڵانەی ئەو هاوبەشانی کە پێوەریان نەبەستووە لە ماوەی ڕابردووە ئەو بڕیارەی لەلایەن بەڕێز جەنابی وەزیری شارەوانیەوە بڵاو کرایەوە کە ئەو ماڵانەی پێوەریان نەبەستووە ئەو بڕەپاری کە وەکو تێکرا بۆی ئەژمارەکرێ مانگانە کە بڕەکەی 80,000 دینار بوو کەم کراوەتەوە بە 20,000 دینار بۆ سنتەری شارەکان و 10,000 بۆ دەرەوەی شارەکان قەزانەکان ئەویش بە دەمۆچوونێکی زۆری هاوڵاتی هەبووە لەم ڕۆژانی پێشووە هەر شوێنێک تۆڕی ئاوی پێگەیشت بێ لە گەڕەکە بێ لە خود لە ستیا بێ هەمان ڕێنمای ئەیگرێتەوە و ئەژمارکردنی پارەی ئاوەکەی بە هەمان شێوەی گەڕەکانە هیچ جیاوازیەک نییە. لە ماوەی ڕابردوودا و لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە تەنیا بۆ شاری هەولێر بڕیاری خەرجکردنی بڕی 7 میلیارد دینار دراوە بۆ چارەسەرکردنی کێشەکانی ئاو لێدانی 138 بیر هەروەها بۆ پرۆسی تەنکەری ئاو زیاتر لە 12 میلیارد دینار بۆ شارەکانی هەرێمی کوردستان دابینکراوە. ئەمەوێ بزانم هۆشیاری هاوڵاتیان بۆ بە فیڕۆنەدانی ئاو چۆنە. سواس بەخوا خەڵک لە چاوچارانە زۆر هۆشیار بووە ئاو بە ڕێژێکی باش لە چاوچارانە فەرقی کردووە کە ئەو بە فیڕۆنەدەن مەجبەردەوامیش هەڵمەتی هۆشیارکردنەوەمان هەیە. ئەمساڵ لا مەکتەبەکانی شاری سلێمانیە زۆربەی مەکتەبەکان سیمینارمان هەبوو بۆ خوێندکار و قوتابی ئاجزەکان هەروها ئینشەڵا لەم ڕۆژانەی داهات بشایەت هەڵمەتەکانمان گەوراکەین هەچین بۆ لای مامۆستایانی ئاینی هەچینە بەڕێوەبەراتیەکانی ترەوانەیە لە شوێنە سەرەکیەکانی شاری سلێمانی تا بڕی گەوری هۆشیارکردنەوەمان داناوە. بە پێی ئامارێکی بەڕێوەبەرایەتی گشتی ئاو ئاوەڕۆی هەرێمی کوردستان دانیشتوانی هەرێمی کوردستان ڕێژەی لە 140 بۆ لە 150 ئاوی بەرهەم هاتوو بە فیڕۆ دەدەن. ئەوەش لە کاتێکدایە کە بەهۆی وشکە ساڵیەوە ئەمساڵ لە 140 بۆ 50 بارانی پێویست باریوە و وای کردووە بە ڕێژەی لە 165 ئاوی سەرزەوی و ژێرزەوی کەم ببێتەوە. گومان بەر لەوەی لەسەر هەنگاوەکانی حکومەت و چاکسازەکان قسە بکەین
لە دوانێکی جەنابەت سەرنجی ڕاکێشام دەڵێ دانیشتوانی هەرێمی کوردستان ڕێژەی 40 بۆ 50% ئاوی بەرەم هاتوو بە فیڕۆ دەدەن مەبەست لەم لە دوانە چییە بۆچی 40 بۆ 50%؟ طبعا زۆری بەکارهێنان دەتوانین برین ئەو بابەتە بە شێوەیەکی تێکرایە ینی بەشێکی هاوڵاتیانی دەگریتەوە هەمووی ناگریتەوە چکە لەوەتی پێوەری ئەو دەبەسترێتن و 170 هاوڵاتیان پێوەری ئەویان بەستایە دەتوانین برین بەشێکیان پابندبوونی خۆیان یان ئەو بڕاوی بەکاری دەینن خۆیان ڕێگەی خستەوە لەسەر بابەتەی بەڵام بە شێوەیەکی گشتی 40 بۆ 50% لە ناو ماڵ چکە زۆری بەکارهێنانی ئاو ئەوەی کە ئێمە دابینی دەکەین وەکو تازە لە گرافیکە باسمان کرد ئەوەیە کە هاوڵاتی 200 تا 250 لەتر بیتن و ئەو ڕێژەیە کە دابین دەکرێتن و هەمووی پرۆژەکانمان ڕناوەستێتن و 24 کاتژمێر کار دەکاتن و ئەو بیرانەی کە هەشە بە شێوەیەکی دەتوانین برین زۆربەی کات 18 کاتژمێر 16 کاتژمێر بەجێری بوون و نەبوونی کارەبات تاوان ئەوە تهدید دەکاتن ئەو دابین دەکاتن و ئینتازی ئەومان ئەگە دابەشی تێکرای هاوڵاتیانی هەرێم بکرێتن 350 تاکو 370 هەتا نەندەشوێن تاکو 400 تیژ دەڕواتن لەسەر ئەوە ساسەی ئەو بابەتە مالی و دانەمەندایە کە 40 و 50% بە هەدەردەچێت یعنی ئەمە دەتوانین برین ئەو بڕە ئاوا هەمووی دەگاتە هاوڵاتی و شکانێکی زۆر کەم هەیە لەلای ئێمە و ئەو ئینتازت کاتێک دەگاتە لای هاوڵاتی لەلایەن وانەوە ئەو کەواتە هاوڕای لەگەڵ ئەو ڕایە باوەی کە پسپۆران لە بواری ئاودا لە هەرێمی کوردستان و ناوچەکە بە شێوێکی گشتی دەڵێن کە پێیان وایە کێشەی ئاو نیە لە ناوچەکە بەرتەقای ئەوەی خراپ بەکارهێنانی ئاو کێشیە ئەمەوێت ئەوەش بەستیەوە لەسەر پلان و استراتیژەتی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ چارەسەرکردنی کێشەی ئاو لەم کابینەدا چی کراوە چۆن توانراوە ئەم گرفتانە بنبڕ بکرێت طبعا بابەتی گلدانەوەی ئاو بابەتێکی حیاویە بۆ هەموو وڵاتێک تەنها بابەتەکە ئاوی خواردنەوەش نییە بۆ کشت و کاڵ بۆ بابەتی وزەی کارەبایە بۆ ڕێگەریکردنی لە فەیزانات و لە لافاوە و چەندین بابەتی تکەیە ینی گلدانەوە و هەروەها بۆ چارجکردنەوەی ئاوی ژێرزەویە کە ئێساکە بوویتە گرفتێکی گەورە بەڕاستی لە هەرێمی کوردستان و لە عێراق و لە وڵاتانی دەوروبەریشمان بەوەی کە ئاستی ئاوی ژێرزەوی بە شێوەیەکی بەردەوام لە دابەزیندایە ئەوەی کە ئێمە کێشەمان لێ هەیە تاکو ئێستاکە ڕاستە لەوانەیە ئێمە پرۆژەکان ئەو پرۆژانی کە ئاوی سەرزەوی وەردەگرن کێشە و گرفتمان زۆر لێ نییە و بە بەردەوام ئەو بڕ ئاوەی کە پێویستە لە ڕووبارەکان دێتن و ئەمە دەتانی وەرگین بەڵام ئەوەی کە کێشە و گرفتی بۆمە دروستکردە دابەزینی ئاستی ئاوی ژێرزەویە لە حوزەکانی ئاوی ژێرزەوی لە هەرێمی کوردستان بۆ ئەمە بەستا بەڕاستی پێویستەکەوە بە شێوەیەکی بەردەوام یان چەندین پرۆژەی استراتیزی یان پلانێکی استراتیزی هەبیتن بۆ دروستکردنی پۆنت وەنداوی بچووک یان مایکرۆی پێدرێن یان چەکدامی پێدرێن یان بەنداوی بچووک و مامناوەند و گەورە ئەوەندە ئێمە ئاگادارین ینی لە میدیاکان دەیبیستین و لە دوانی بەرپرسانی حکوومەت دەیبیستین ئەوەیە کە حکوومەت لە پلانیدا پلانی کورتخایانیش کە کۆمەڵێک بەنداو دروست بکات مێتەوە بۆ پشتڕاست بکەوێت بۆ پێکە ڕاستە پسپۆڕیەتی تۆ نیە بەڵام ئەوەندەی ئاگادار بی لە وەزارەت و لە گفتوگۆکانتان لەگەڵ حکوومەت تا چەند حکوومەت لەسەر دروستکردنی بەنداو پلانی تۆکمەیە ئەوەی کە ئێمە ئاگادار بین و لە بەڕێزان بەڕێبەرانی بەندا و کۆگا ئاویەکان و سەرچاوەکانی ئاو لە وەزارەتی کشت و کاڵکە ئاگادارین پلانیان هەیە سەروی 200 پرۆژەی گلدانەوەی ئاو لە پرۆژەی زۆر بچووک کە پێی دەێن مایکرۆ یان پۆنت تاکو پرۆژەی استراتیزی پلانی بۆ ئامادەکرایە و بەشێکی زۆریان سەروی 50 پرۆژیان دیزانیشی ئامادەیە و لەسەر واری جێبەجێکردن بەری ئەوانە دەکرێتن بیخینە بواری جێبەجێکردن دوای دابینکردنی گوژما و بەشێک لەو پرۆژانە کە پێشتر بەشێکیان دەچوبنە جێبەجێکردن ئێستا کە بە سوپاسەوە لە سەرۆکاتی حکوومەتی هەرێم بۆجێ بۆ دابینکرایە بۆ ئەوی پرۆژەکە دەست پێ بکرێتەوە تەواو بگرێن بەهۆی ئەوەی کەوا لە بە قەیرانی دارایی و کۆڕۆنە و شەڕی داعش و ئەوانە ئەو بودجە پێویستە نەبووەکەوە بتانی ئەو پرۆژانی پێداوکردن ئێستا چەند پرۆژێک لەو پرۆژانە وەکو بەنداوی دەربەندی گۆمسپان و چەندین پرۆژێک کە بچووک هەوزام ئیشی لەسەر دەکرێت ئیشی لەسەر دەکرێتن و بە هیوای ئەوەی لە ماوەیەکی کورت بتانرێتن ئەو پرۆژێت تەواو بکرێت بەشی زۆری هاوڵاتیان چاوەڕوانی پرۆژەی ئاوی ئیفراسچار دەکەن لە شاری هەولێر ئەمە گەشتوش پرۆژەی ئاوی هەولێر چار یان ئیفراسچار کە لە ساری 2015 عقدەکە لەگەر کۆمپانیایکی بەریتانی بەناوی بایوەتەر واژۆ کراوە لە دوو مەرحەلەی سەرەکی پێک دێت مەرحەلەی یەکەم پێ دێن دیڤلۆپمنت فیز کە کاری ئامادەکردنی دیراسات و دیزاینەکەیە ئەو فەیسا دەتوانێت برین تەواو بووە و لە مەساتی کۆتاییش و کۆتایی پێدێتن و لەو ماوەیەکی کورت دەکەویتە بەردەست زۆر باشە پرۆژەی چارەسەرکردنی بەڵام مەرحەلەی دووەمیە کە پێی دەرێن
کۆنستراکشن فیز ئەو مەرحەلەی دروستکردنا پێویستی بەدامینکردنی بودجە هەیە ئێستا کە لەگەر کۆمپانیاکە کە کۆمپانیاکەی عقدەکەی ئیمزا کردووە کە پێویستە ئەو بابەتە ئامادە بکاتن و لە گفتوگۆدانە بۆ ئەوەی کەوا بکەیتە بواری جێبەجێکردن و زۆر باش ئەمەش دەبەستمەوە لەگەڵ لە ماوەی ڕابردوودا لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە بۆ شاری هەولێر بڕیاری خرجکردنی بڕی 7 ملیار دینار بەرەو سەرێدرا چارەسەرکردنی کێشەکانی ئاو لێدانی 138 بیل ئەمە بەکوێ گەیشت دەست پێکرا و بەمەش دەکرێت کێشەی کەمی ئاوی پاک ئاوی خواردنەوە لە هەولێر چارەسەر بێت وەکو خۆ ئامادەکردنێک وە پلانێکی خێرا لەلایەن هەولێر بەڕێوەبەرەتی ئاوی هەولێر و ئەوڕێی هەولێر و ئاوی دەوروبەری هەولێر پلانێک بۆ ئەو کێشە و گرفتانێک کە هەیتیان لە دوو پاکێج سەرکراوە یەکەمیان لێدانی و لێدانەوەی 138 بیر بوو کە لەلایەن پارێزگای هەولێر بۆ ئەنجومەنی وەزیران پێشکەش کراوە لە دوای وەربیکردنی موافقەی 7.6 ملیار دینار درایە ئێستاکەوە لە مەرحەلەی یەکەم پارەکە بەم 7.6 میلیارە کە لەلایەن سەرۆکی حکوومەتەوە ڕەزامەندی لەسەردرا کێشەی ئاو دەکرێت بڵێن لە هەولێر چارەسەر بێت برتانی برێن بەشی زۆری بە پشتڕاستیەوە کێشە و گرفتەکان کەمتر دەبێتن چونکە 7.6 میلیار تەواوی ئەو بیرانێکەوە کێشە و گرفتیان هەیە یان پێویستە لێ بدرێتن هەمووی لەناو ئەو پلان زۆر باشە پرۆژێ چارەسەرکردنی ئاوەڕۆی قورس لە شاری هەولێر ئەمەشانێک بەڵام بابەتش کە هەبوو 4.7 ملیاری کەش ئەوەش بۆ دابینکردنی کەلوپەل و کەلوپەری دەگ و چەندی بابەتی تکە چاکسازی لە پرۆژەکان بە هەمان شێوە موافقەی لەسەردرایە ئەوانش لەو ڕۆژانە دێتە سەر حسابی هەردوو بەڕێوەبەرایەتەکان بۆ ئەوەی کەەوە دەست بەکار بن وێزگەلەوەی ژوورێکی عملیات یان لێژنەیەکی باڵادانرایە کە لە پارێزگای هەولێر بە ئەندامەتی بەڕێوەبەرایەتی گشتی ئەو ئاوڕۆ بەڕێوەبەرایەتەکان بۆ ئەوەی کەەوە سەرپەرشتیە کێشەیەک یان گیر و گرفتێک بکەن بۆ ڕوونەدانی هیچ کێشە و گرفتێک بۆ دابینکردنی ئاوی خاوێن لە شاری هەولێر و لە دەوروبەری زۆر باشە بە زۆر بە کورتی پێم بڵێ ئاوەڕۆی قورس لە شاری هەولێر پرۆژەیەکمان هەیە کە فەندی پرۆژەکە لەلایەن ڕێکخراوی جایکای ژاپۆنیەوە بە فەندەکەی دابین کراوە دوای تاوکردنی مەرحەلەکانی دیزاینکردن و دیراساتوانە لە مانجی 11 پارساڵەکەەوە کەوتۆتە مەرحەلەی تەندەرینگ ئێستا کە تەندەرەکان لەلایەن کۆمپانیەکانی کە وا بڕیارە مشارەکە بکەن لە دروستکردنی پرۆژەکە لە لایوانە بە هیوای ئەوەی نەکەوە لە ماوەی کورت ئەو تەندەرانە بگەڕێنەوە و دوای ئیڤالوێشن بەتوانین برێنە ماوەی 6 تا 8 مانگیش کە بە هیوای ئەوەی نەکە بکەیتە وەری زۆر باشە من پرسیارەکانم زۆر ماون کاتی بەرنامەکەش ڕۆڵتەوا بوو نەس بۆیەش ئەگەر زۆر بە کورتی لەسەر لافاو پرسیارێک بکەین خۆتە نەزان لە ساڵی ڕابردوو ئەم ساڵیش بەهۆی ئەو باریان بارینە بەخۆرا خەڵکێکی زۆر تووشی زیانی مادی و بەداخەوە زیانی جانیشی لەکەوتەوە پلانتان بۆ ئەمە چییە و چی کراوە تاوەکو لایەنی کەم ڕێگری بکرێت لە دووبارە بوونەوەی ئەم زەرانە وەکوواگەدارن گۆڕانکاریەکانی کەشوهەوا هەم لە بابەتی وشکە ساڵی هەمیشکە لە زستان ئەو زۆرە بارانبارینێک کە پێدرێن سپۆت ڕێنینگیان بارانبارینی سپۆت لە شوێنێک دەباری لە شوێنشکان نییە یان لە شوێنێک بارتەقای چەندین ڕۆژ دەبارێتن لە هەندێک شوێنش بارانباری نییە وای کردوکە لە هەندێک لەو شوێنانە یان لە کەندە سروشتەکان وە بکاتن کەەوە لافاو هەستیتن و بەشێک لەو لافاوانە وای کردێکەوە زەرری جانی و ماڵیشی هەبووە وەکو خوا ئامادەکردنیان کارکردن لەسەر ئەو بابەتانە بەڕێوەبەرایەتەکانی ئاوڕۆ بەڕێوەبەرایەتەکانی ئاو شارەوانیەکان و بەڕێوەبەرایەتی ئاودێری شاری هەولێر یان پارێزگای هەولێر چەندین پلانیان جێبەجێ کرد و چەندین مەرحەلە خاوێنکردنەوەی ئەو کەندە سروشتیانیان ئەنجامدا و بە شێوەیەکی بەردەوام هەبوو لەسەرەوەی کە هەندێک شوێن خان و شوێن نیشتەجێبوون ڕێگری لەم ئاوە بەشی زۆری ئەو کێشانێکەوە ڕێڕەوی ئاوگۆڕا ڕێڕەوی ئاوگۆڕا یان بربەست دروست کراوە کاتێک کە ڕێڕەوی ئاویش دەگۆڕێتن بە دڵنیاییەوە ئەو شێوازە تەبیعی خۆی نییە کە بۆی دروست کرا بۆیە ئێستاکەوە دێراسەتی ئەوە دەگرێتن ئەو شوێنانێکەوە ڕێڕەوەکانیان گۆڕیا ئەگە دەکرێتن هەرگیرێتن ئەگەرنا ڕێڕەوەکە بە شێوەیەکی ئەندازایی و ڕێک بخسرێتەوە و مەسافەیەک لە پێشتر و مەسافەیەک لە پاشتریشی ڕێک بخسرێتەوە بۆ ئەوەی کەەوە کێشە و گرفت لە هاوڵاتیان دروست پرسیارم لەسەر لێخۆشببوونی سەدان پازدەکەیە ئەمە تاوەکو فترەیەکی تر ئەم ڕێژەی سەدان پازدە لێخۆشببوونەیە مەشان وەکو ئەو هەنگاوانەی کە بۆ کار ئاسانی بۆ هاوڵاتیان دەکرێت تا چەند پێت وایە بم لێخۆشببوونی سەدان پازدەیە خەڵکێکی زۆر توانیتی قەرزەکانی بداتەوە حکوومەت و تا چەند پێشتوایە بەردەوام بوونی ئەم ڕێژە سەدان پازدە ئاسانکاری بۆ هاوڵاتیان دەکەن و پلان بۆ ئەمەچی بە دڵنیای هەر بابەتێکی لێخۆش بوون لەلایەن حکوومەت بۆ هاوڵاتیان و بۆ هاوبەشانی خۆی
بە جێگای دەستخۆشیە ینی بەسپاس لە ئەنجومەنی وەزیرانەوە زاری دووەمە پارسال بە هەمان شێوە 15 سادا لای خۆشببوون هەبوو بۆ تەمانگێک بە هەمان شێواز ئێستا لە مانجی دووی ئەو ساڵەکەەوە و تاکو و نۆی شەشی ئەم ساڵەکە بابەتی 15 لە سە لای خۆشببوون دەکرێ ئاو کرێ ئاو یان قەرزی پێشتری ئاو بە هاوڵاتیان بەردەوامە بەڕاستی ینی هەز دەکەن کەەوە هاوڵاتیی زۆر ئیسفادە لێکرد بیتن بەهۆی ئەوەی کەەوە بە شێوەی بەردەوام بەڕێبەرایەتەکان هەم بەشی داهاتەکانیان کە جیبای ئاو دەکەن و هەم کۆمپانیەکان ئۆفیسەکانیان زۆر قەربارەغەوە و بە شێوەی ڕۆژانە سەردانی زۆر دەکرێتن کەوای کردووە لە هەندێک شوێن سەڕەش دەگیرێتن و کە ئەوەش بابەتەکەیان خۆی لە خۆیدا هیچ شارەتێکە ئاماژەیەکە بۆی کەەوە هاوڵاتیان زۆر هەم پابند بووینەوە هەمیش ئیسفادیان لێکرد. بەڕێز ئاری ئەحمەد بەڕێوەبەری گشتی ئاو ئاوەڕۆی هەرێمی کوردستان زۆر سپاس زۆر سپاس. سپاس بۆ ئێوەش کە بینەرمان بوون تا دیدار هەر شاد بن.